سینەما چەمکێکی زەڕوریەت و هونەرێکی باڵا و پێویستە بۆ هەر کەلتور و فەرهەنگی هەر وڵاتێک. سینەما هونەر و پیشەسازیەکی نوێ و بەرجەستەکرا و واقعەکە توانیوێتی زیاتر لە هونەرەکانی پێشخۆی جیهانیتر بێت. ئەگەر ئەم هونەرە بۆ وڵاتانی دنیا زەڕوریەتی خۆی هەبێت، ئەوە بۆ ئێمەی کورد کە بەدەها داستانی پرسەوەری و قارەمانەتیمان هەیە، هەر بۆیە هونەری سینەما بۆ ئێمە نەک زەڕوریەتە، بەڵکو دەبێت بە ڕۆح ئاوێتی بین. بەڕێوەبەرایەتی بەشی سینەمای سلێمانی لە مێژووی وەرچەرخانی وێنەی گەلێکی بە جوڵەکراوی جیاواز ڕۆچۆتە نێو ئەو زەڕوریەتە و بە ڕۆح هەڵگری جیهانی سینەما بوو. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد گوردۆ جێگیری بەڕێوەبەری گشتی ڕۆشن